ئایا کورد سینەمای هەیە؟ زۆر سپاس کاک دەخیل. سینەمای کوردی کاک دەخیل لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا گەیشتوتە ئاستێک و قۆناغێک کە دەتوانی بە چاوێکی گەشتبینانەوە چاو لە شتەکە بکەی. ئەمە دەستپێکی دیکەمان هەیە، ینی دەورەیەکی دیکەی لە سینەمای کوردی دەستی پێکردو. زمانێک کە یڵماز دەستی بە دروستکردنی فیلم کرد وەکو دەرهێنەرێکی کورد کە لە تورکیا و فیلمەکانی بە زمانی تورکی بوو، بەڵام ناوەڕۆکی فیلمەکان کۆمەڵگای کوردی بوو. ئەو چینە تێپەڕی و چینێکی تازە هاتە ئاراوە. سینەمای کوردیمان بە مانای گشتی هەیە، بەڵام ئەوەی کە وەکو سەنعەتێکی سینەمایی دنیای چاوی لێ بکەین و ناوی بنێنە سینەمای کوردی، چ لەباری فەنیەوە چ لە باوەڕەکانی دیکەوەگە بمان هێشتی بکەینەوە، پێم وانێ ئەمە گەیشت بینەوە ئاستەکە بتوانین بڵێن سینەمای کوردی بە معنای سینەماکانی دیکەی دنیا پێم وانێ. ئەی بینەری سینەمای کوردی هەیەیانە؟ بینەری سینەما کاک دەخیل کولتوری تایبەتی خۆی دەبێ. ینی کوردستان دیارە بەهۆی ئەو تایبەتمەندیە کۆمەڵگایی کە هەیەی شەڕی تێپەڕ کردووە، ڕۆژ و شەوانی زۆر ناخۆشی تێپەڕ کردووە، مەبەستم کۆمەڵگایە. ئەو کولتورە کە بتوانێت بینەری سینەمایی دروست بکە هێستا لە کوردستان نەگەیشتێتەوە ئاستا. ئەمە نامەوێت بە چاوێکی زۆر نگاتیڤەوە چاو لە قسەکە بکەم، بەڵام ئەگە بە چاوێکی ڕەخنەگرانەوە چاو لە شتەکە بکەین، بینەری سینەمای کوردی وەکو ئەوەی کە دەڵێن سینەمای کوردیش نەگەیشتێتەوە ئاستەکە بتوانین نێوی سەنعەتی سینەمای کوردی لێ بنین، بینەری سینەمای کوردی شێستان نەگەیشتێتەوە ئاستەکە بتوانێت بە کولتورێکی تایبەت سەیری سینەمای کوردی بکە. جنابەت باسی یڵماز گونەی کرد کە سەرەتای سینەمای کوردی بوو، هەرچەندە فیلمەکانی بە زمانی تورکی بوون، بەڵام ناوەڕۆکی فیلمەکان هەموو ژیانی کوردەواری بوو. دەتوانین بڵین چی کراوە دوای یڵماز گونەی، چی کراوە تا ئەو گەشتبینیە بماندات؟ پێشەکی کاک دەخیل بە ئەمن بابڕێک باسی سینەمای یڵماز بکەین. سینەمای یڵماز وەکو سینەمایەکی بناغە بۆ سینەمای کوردیە بەڕاستی. ینی تۆ دەبینی لە پێش دەستپێکردنی نەوەدەکان سینەما هەر بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا سینەما واتایەکی دیکەی هەبوو، ئەو چوارچێوەیەکی تایبەتیشی هەبوو، ئەو بە معنای واقعی وتا دەتوانی ناوی سینەمای لێ بنی، چون ئەو مادیگەرایە هێستا ڕەخنەی نەکرد بۆ نێو سینەمای دنیادا. سینەمای یڵمازیش بەهۆی کەڵکوەرگرتن لە تەحسیر لە سینەمای تورکیا و سینەمای دەرەوە وەکو فەرەنسا توانی بووی چوارچێوەیەکی زۆر ڕێک و پێک بەخۆی بگرێ لەگەڵەوەی کە بتوانێت ئاماژە بە کۆمەڵگای کوردی بکە. یڵماز چ لە بواری نووسیندا چ لە بواری دەرهێناندا و چ لە بواری ڕوانینی کۆمەڵگای خۆیدا زۆر سەرکەوتوو بوو. ینی حاڵەتی تەقەدوس بە کاراکتێر نادەین، بەڵام ئەگەر چاو لە کارەکان دەکەین، کارەکان لە بواری ئستراکچێرەوە وەها بەهێزە، ینی بەواتای وشە سینەمایە. مژارەکان زۆر سادە، دەرهێنانێکی زۆر سادە، ئەدیتێکی زۆر سادە. دوای یڵماز ئەوە لە یڵماز. دوای یڵماز ئەمە بریکێکمان هەیە، هیچ فیلمێکی ئەو تۆی کوردی نابینین تا دەگاتە کاک بەهمەنی قوبادی کە دەست پێ دەکا بە یەکەم فیلمی وەکو بە ناوی کاتێک بۆ سەرخۆشی ئەسپەکان، ئەگەر بە کوردی تەرجمەکەینەوە بەڵێ. بەهمەنیش لەوێدا ڕێنەسانسێکی کردە سینەمای کوردیدا بەڕاستی. ئەویش توانی هەنگاوێکی دیکە هەڵبێنێ، ینی ئەو شتانە ئەگەر لەگەڵ یەکدا بنین، یڵماز وەکو دەست پێشکەرێک، بەهمەنیش وەکو دەست پێشکەرێکی چینی تازە، ئەو دوانە بەیەکەوە پێم وابێ بناغی سینەمای کوردیان پێکەینەوە بەڕاستی. خوای گەڕان بەبادی بکەی، خوای گەنجاکی وەکەی، خوای گەنجاکی وەکەی، خوای گەن هەمێ پێ بکەی، خوای گەماتی چاوە. باشە، داکیمەنتری تۆ چۆن دادنی لە چ خانەی کە فیلمی سینەمایی یانش وەکو هونەرێکی ئەدەبی؟
داکومنتری کاک دەخیل زۆرشت لە خۆی دەگریا کە تۆ باسی داکومنتری دەکەی مانای خۆی لەسەر وشەکەیە یعنی کە تۆ بە فاکت و داکومنت دەبێ قسە بکەی جا ئەو فیلمە هەرچی دەتوانێت ببیە مژارەکە گرینگە تۆ بە نیسبەتی مژارەکە دەبێت فاکت بدەیت لەگەڵ ئەوەی کە ئەو ناخەکەی پێویستی بە داستانێک و ئەدەبیاتێکە و بە تۆ کە باسی مژارێک دەکەی دەبێت لە ناخی خۆیدا داستانێکی تێدا بێ لێرەدا شاید داکومنتێرێک دەبێت شعر بزانێ شاید دەبێت داستان بزانێ ینی چیرۆک بزانە کۆمەلگا بناسیە کوردەکان توانیوانە داکیمنتری دروستکەن هەیەم جەنابەت دەزانم چەند فلیمێک هەیە زۆر خەڵکمان بینیوە ئیشی باشیان کردووە بەڵام بەگشتی دەتوانین بڵێن کاک دەخیل ئەو شتانە بۆ هەر کۆمەلگایەک وەکو تەجروبە وایە ینی ئەوە پرۆسەسی خۆی دەوێت ئەو شتە دەبێت پرۆسەسی خۆی تێکە ینی بڕۆوە ئەوە نیەکەمە بڵێن بە 1 ڕۆژ و 2 ڕۆژ و بە 10 کەس و 20 کەس ئەمە بتوانین بەڕاشکایی و بڵێن ئەو سینەمامان هەیە سینەمای داکومنتری کوردیمان هەیە ئەو شتە تەجروبەیە پێویستی بە زمانی خۆ و کاتی خۆی هەیە و دەبێت تێپەڕیکە تاکو و بناغەیەک دامەزریە بناغە کە دامەزرا سینەمای دنیا دەبێت سینەمای ئەکشێنی کورد و سینەمای فیکشێنی کورد و سینەمای داکومنتری کورد بناسیە بە قالبی و ئیستراکچەری خۆیەوە حەزەکەم باسی شتێکتر بکەم کاک شەپۆڵ ئەویش جیاوازی لە بینی فلیمی پێشکەوتوو دنیا لەگەڵ بینەری کورد بۆ نمونە ئێمە دەبینین ئێستا خۆش ئاگاداری کە سینمای دنیا زۆر پێشکەوتووە تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو بەکاردێنین فلیمی زۆر گەورە دروست دەکرێت ئەو فلیمانە و ئەو سینەما و ئەو هونەرە زۆر بە ئاسانی دەگاتە بینەری کورد کوردێک لە دێکە دانیشتووە تەلەڤیزیۆنیش بووە گەورەی لە پێشەوە بە سەتەلایتەوە ئەو فلیمە دەبینێتن لە کاتێکا ببورە لە کاتێکا کە فلیمی سینەمای کوردی ئەوەی من ئاگادار بم زیاتر هەوڵی ئەوە دەدەن مێژووی کورد کاڵچەری کورد ئەو نەوە ئاشتایانیان یان حتا چیرۆکیش زۆر ئاسان دروست ئەکاوەیەکە بە فلیمێک جیاوازێکی زۆر گەورە هەیە کاک دەخیل ئەو جیاوازیە ینی ئەمە ئەگەر بمان هەوێت سینەمای کوردی ئێستای کوردی لەگەڵ سینەمای دەوڵەتانی دیکە ینی هەڵسەنجێنین و مقایسێ بکەین بەڕای من کارێکی هەڵەیە بۆ سینەمای وڵاتانی دیکە گەویشتوتە ئاستی سەنعەتی بوونی خۆی ینی وەکو سەنعەتێک ئەلان دەناسرێت سینەمای وڵاتانی دیکەی پێشکەوتوویە لە حاڵی پێشکەوتوودا سینەمای کوردی بەهۆی کلاسیک بوونی کۆمەلگایی بەهۆی ئەوەی کە ساختارێکی کلاسیکی هەیە هەستا زمانێکی ناخۆشی تێپەڕ کردووە ینی هێستا نەگەیشتوتە ئەو ئارامش و ئەو ئارامیەی خۆی کە بتوانێت لە محیتێکی ئارامدا دەست بە کار بکە بۆ جێ خۆی بدینێتەوە چ لە ناو دنیادا چ لە ناوی کۆمەلگای خۆیدا سینەمای کوردی لاوازە سینەمای کوردی بەهۆی ئەوەی کە لەگەڵ کۆمەلگایکی کلاسیک ڕوبەڕوویە دەبێت سینەمای کوردی ئەو شتە لە پێشدا بشکێنێ دیارە کوردستان ئەلان گرفتاری مۆدرنیزم بووە بەڵام زۆر لە ڕووی سەرەوە بەڵام لە بوارەکانی دیکەدا کە تۆ بتهەویە شتێکی وەکو سینەما هونەرێکی وەکو سینەما تۆ بتانی وەکو سەنعەتێکی کوردی ناوی لێ بنەی ناتوانین چون بەڕاستی لە هەنگاوە سەرەتایەکان داین ئەو شتە پێویستی بە زەمان و کاتەیەکە ببێتە کولتور بینەری خۆی بدینێتەوە ئەو بتوانە لەگەڵ سینەمای دەرەوە ڕوبەڕوو بێ کە با سینەما دەکەی هەم بە سەنعەت دادنەی هەمیش بە هونەر دادنێ سینەما زیاتر سەنعەتە یان هونەرە خۆی لە خۆیدا هونەرە کاک دەخیل بەڵام ناچارد بەرەو سەنعەتی بوون دەڕوە ینی لە کۆمەلگای دەرەوە ئەوروپا و کۆمەلگای ئەمریکا ینی ئەو شتە بۆتە سەنعەتێک تۆ هونەری خۆت لە چوارچێوەی سەنعەتی بووندا دەبێ نمایش بدەی تۆ ینی دنیا وای لێ هاتووە کاک دەخیل هەر بەرهەمێکی هونەری دەبێت خۆی لە قالبێکی سەنعەتی بوونی دنیادا نمایش بدە و کەسێک دەتوانێت موفق بێ و سەرکەوتوو بێ کە بتوانێت ئەو شتە بە جوانی نیشان بدە
ئێمە کورد وەکو سینەماکاری کورد ناڵێم نەمانتوانیوە بەڵام ئەو شتێکە دە مێشکی من و تۆدای ئەو خەیاڵ و ئارەزوەی کە دە مێشکی من و تۆدایەکەوە بە نیسبەتی سینەمای کوردی دەمانهەوێت سەرکەویە هێستا نەگەیشتوونێتەوە ئاستە و پێویستی بە چالاکی زۆرترە و تێبگەین لە کۆمەلگای دەرەوە زۆرتر تێبگەین. باشە بەهمەنی قوبادی ژمارەی فلیمی هەیە تا ئێستا بزانم 6 فلیمی دەرکردووە چەند فلیمێکی ئەو حتا خەڵاتی زۆر گەورەشی وەرگرتووە بەڵام زۆربەی جار کە سەیری فلیمەکانیان کە باسی فلیمەکانی بەهمە قوبادی دەکرێت بە سینەمای فارسییان سەر سینەمای ئێرانی بەناو دەبن ڕاستە ئەمە لەلایەک دوای ئەوە بەهمەنی قوبادی تا ئێستا چی کردووە لەلای تۆ کاک دەخیلی بەهمەن وەکو کاراکتێرێکی کورد وەکو شخصێتێکی کورد ئستارتێکی لە دەورەیەک لە زەمان و کاتی خۆیدا کردووە ینی بەهمەن دەستی بە دروستکردنی فیلم کرد بەهمەن لە کۆمەلگایەک هەستاوە بە نێوی کوردستان کە لە چوارچێوەی ئێراندایە بێگومان کە تۆ بتەوێ شی بکەوە شتەکە کوردەکان بەهمەن وەکو کورد دەبینن ئێرانەکان بەهمەن وەکو ئێرانێکی کورد دەبینن ئەو شتە زۆر گرنگ نییە بەڕای من گرنگەوەیە چاو لەوە بکەین بزانین کاک بەهمەن چەندە توانیوێتی کۆمەلگای کوردی خۆی بە چوارچێوەی ئێران یا دەرەوە نیشاندا بێ فیلمەکانی بەهمەن لە ستایل و سەبکێکی زۆر سانتیمانتاڵ تەلاش دەکا هەوڵ دەدا پەیامێک بگەێنێ بە کۆمەلگای ئێران کە خۆی تێیدا پەروەردە بووە و بەهمەن بمان هەیە نەمان هەوێت تەسیری وەرگرتووە لەو کۆمەلگای کە تێیدا ژیاوە ینی کوردێکی ئێرانی بێگومان لە ژێر تەسیری کۆمەلگای ئێرانی و تارانیدایە بەڵێ و ئەوەش بە شێوەی عاتیفە ینی بە عاتیفە بوون یان ئەوەی فیلمی بەهمەن قوبادی ببینێ ڕەنگە زۆر جار بینومانەکە لە ناو سینەمادا خەڵک گریاوە کوردە بێزگە لە کوردەکان خەڵکی دیکە لە پێش فیلمەکە دانیشتووە دەستیان کردو بە گریان یعنی ئەو عاتیفەیە بێگومان کاک دەخیل هونەر ئەوەیە کە هەستی تۆ بزوێنێ ینی من ئەگەر توانیم بە کارێک یا بەرهەمێک بتوانم هەستی جەنابەت بزوێنم شاید تاڕادەیەک سەرکەوتوو ببێم جا چ بتوانم ئەتووە بە پێکەنینت بێنم یا بگری بە دیتن یا بیستنی بەرهەمی من یا ئەوەی کە هەیەجان بتگریە مهمەوەی هەستی تۆ بجوڵێتەوە لەو ئەو هەستە زۆر گرینگە بەهمەن هەوڵ دەدا بە سینەمای کوردی بە نیشاندانی ئەو نەهامەتیانەی کۆمەلگای خۆی کە شاید بۆ منی کورد کە ڕۆژانە دەیبینم زۆر عادی بێ زۆر نۆرماڵ بێ بەڵام بۆ بینەری تارانی مەبەستم کۆمەلگای ئێرانە یان بۆ بینەری ئیسفەهان و شیراز ئەو شتە زۆر تازە بێ ئەو شتیان نەدیوە ئەو بەهمەن هەوڵ دەدا بتوانێت کۆمەلگای خۆی بەلانی کەم لە نێو چوارچێوەی ئێراندا نیشان بدا ئەو کوردستان بە شێوەیەکی دی نیشان بدا ئەو زێهنیەتەکان بشواتەوە شەپۆل ئەباسی دەرێنەری فلیمی داکیمەنتریە ناوەڕۆکی فلیمەکانی تۆ چین نامەی جەنابەت چی بۆ خەڵک بۆ بینەر کاک دەخیلە من لەو چەند بەرهەمە داکیمەنتری کە کارم لەسەر کردووە و زۆرتر دەزانی کاک دەخیل ئێمەی کورد کە لە کۆمەلگای کوردیدا لە دایک دەبین زۆر شتمان دیوە و زۆر شتیش وەکو چیرۆک لە دایک و باب و پێشینەکانمان دەبیستین و وەکو دەست بەدەست دەگەڕێتەمە و زۆر شتیشمان بە چای خۆمان دیوە ئەمە لە محیتێکی ئارامدا پەروەردە نەبووین بێگومان شەڕ هەبووە نەهامەتی هەبووە ناخۆشی هەبووە دەربەدەری هەبووە ئاوارەی هەبووە کە تو بەو شتانە پەروەردە دەبی بێگومان بتەوێ نەتەوێ لە هەر بەرهەمێکی هونەریدا ئەو شتانە تەسیل لەسەر تۆدا دەنێ جا نەوەک من هەموو هونەرمەندانی کورد کە لە هەر بوارێکدا کە کار دەکەن کاک دەخیر ئەو شتە هەیە و ناتوانین لێی هەڵین بۆیە مەسەلەی ئینسانی بۆ من بە نیسبەتی خۆم بەڕاستی زۆر گرینگە ینی مەسەلەی ژن مەسەلەی ئینسانی ژن لە کۆمەلگای کوردیدا یا ژن خۆ لەگەڵ خۆی چووەنا ینی گەویشتوتە ئەو قەناعەت و فکرەکە دەتوانێت باسی مافی خۆی بکایان نا ئەو دوو شتە بۆ من زۆر گرینگە کاک دەخین زۆر سوپاس بژی کاک دەخین